خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. لە ئێستادا گرنگترین ڕۆژەوی هەرێمی کوردستان و عێراق پێکهێنانی دوو حکوومەتە. دوای ئەوەی کۆمەڵێک یان چیرۆکی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان درێژی کێشا، دانوستانی چڕ و پڕ لە نێوان تیمی تەکنیکی و ئاستی باڵای یەکێتی و پارتی ئەنجام درا. یەکێتی پێداگیر بوو لەسەر داواکانی کە لە بانگەشی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بە خەڵکی دابوو. دوجار نەگەیشتنە ڕێککەوتن و ئەو حکوومەتە پێک نەهات. ماوەیەکە لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خەڵکی هەرێمی کوردستان گویان لەوە دەبێت کە هەلومەرجەکە جیاوازە، ئەوەی لە پێش هەڵبژاردن دەماندا بە یەکێتی ئێستا نایدەین. ئەمە لەلایەن سەرۆکی پارتی و جێگری دووەمی سەرۆکی پارتیەوە بە بەردەوامی دەوترێت. ئەو حکوومەتەی دەبێت پێک بێت لەناو هەموو قەیران و بێسەروبەری و جیاوازی و ماندووکردنەی خەڵکە دەبێت چ جۆرە حکوومەتێک بێت. و کاتێک باسی یەکڕیزی دەکەن لەناو ئەو پەرتەوازەیەدا ئەم یەکڕیزیە چۆنچۆنیە. پانۆراما ئەم شەو گفتوگویەکی ڕاشکا و تێر و تەسەل لەگەڵ دکتۆر ئەحمەد میرە، مامۆستای زانکۆ کات. دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. قاتەکەش کوردانە جوانە ماشاڵڵا. مەمنونم. دەنگ و باسی زانکۆ ئەگوزارێ وەکو هەموو دام و دەستگاکانی تر پشمان بەخوای گەورە بەستووە. هەر پشت بەخوا بەستی بێگومان. دکتۆر ئەحمەد میرە ساغ و سەلامەتە ئینشاڵڵا. زۆر سپاس ئازیزی دڵ. ئینشاڵڵا. باش. بابینە ناو ڕۆژی بەرنامەکەمان مەشهدی سیاسی و ئەو ڕووداوانەی کە ئێستا ڕوئەدەن لای تۆ هەڵسەنگاندن بۆ چییە؟ بە تایبەتی کە لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پێکنەهێنانی کابینی حکوومەتی هەرێم و چاوەڕوانکردن بۆ پێکهێنانی کابینی حکوومەتی عێراقیش. تابلۆکارۆ خۆیەتی بۆ خۆیەتی هەڵبژاردن نەیتوانی شتێکی تازە بێنێتە پێشەوە. ئەو دیدگا سیاسیانەی کە هەبوون بۆ ئەوەی کە تەشکیلەی خەریتەی سیاسی عێراق گۆڕانی بەسەردا دێت دیدگای هەڵە بوون. لەوەی کە بەرەی ئەوەی کە ناودراوە بەرەی مقاومەی سەر بە ئێران پاشەک شاکە کە خۆی لە 6 گروپی چەکداریە دۆزێتەوە. بە پێچوانەوە بەشی زۆری ئەو گروپانی کە لە ئێران نزیکن بە قەبارەی گەورەتر دەرکەوتن لە چاوە پێشببینی تەنانەت ناوەندی توێژینەوەی وڵاتانی وەکو ئەمریکا و ئەوروپا. ئەنی پێشببینیەکان بۆ خەریتەی سیاسی عێراق لە دوای هەڵبژاردن وەکو ئەوە نەبوو کە پێشببینیە کرا. بۆیە تەشکیلکردنی حکوومەتی عێراقی تەواو ئاڵۆز بووە. ڕەنگە تەشکیلکردنی ئەم کابینەیە لە تەواوی کابینەکانی تری پێشووی عێراق جیاوازتر بێ. لەبەرەوەی هەمیشە حکوومەتی عێراقی زۆر بەگران لەدایک بوو لە دوای کەوتنی سەدام و زۆر بەگران. بەس لەوە کە ئەم جارە ئاسانتر لەدایکە بێ. بۆچی بە ئاسانتر لەدایکە بێ؟ ئێمە لە بەردەم کۆمەڵێک کێشەی گەورەدای. یەکەم پێکاتەکانی عێراق ناکۆکن، لەگەڵ یەک ناکۆکن و لە ناوخۆی خۆشیانە ناکۆکن. پێکاتەی شیعە چەند گروپ و باڵێکی سەربازی و سیاسی جیاواز دابەش بوون بەسەر بەرەی ئێران و بەرەی ئەمریکادا. سونە بە تەواوەتی لێکترازاوە چەند گروپێکی جیاواز سەر بە سعودیە و قەتەر لەلایەک سەر بە ئەمریکا و بەشێکیشان لەژێر باڵی ئێرانە. کورەوە دۆخەکێتی ماشەڵڵا هیچی بەسەریە ماڵێکی تەواو لێکترازاوی ناشرێت. ڕۆژ لە دوای ڕۆژیش درزەکانی ماڵی کورد بە تەواوەتی دەرەکەوێت. اینجا تەماعی ئێرانیەکان و تەماعی ئەمریکیەکان بۆ پێکهێنانی کابینەی حکوومەت زۆر جیاوازە لە یەکتری. یەکشت هەیە دکتۆرەمەوە بڵێم سوودانی بە ژمارەی کورسی و بە قەبارەی دەنگێزی یەکەمی عێراقە، بەڵام ئەم هەڵبژاردنە پێش هەموو کەسێک سەری سوودانیەخوا هەر نەرید بووە لە پێکهێنانی حکوومەتی عێراقی. هەر هێزێک زۆرینەی هێناوە لە دەسەڵات دوورخراوەتەوە لە عەللاویەوە بۆ کورسەکەی باشتر بوو. یەک کورسەکەی باشتر بوو کە کردی بە سەرۆک وەزیران 46 کورسەکەی یەکا بە هێزێکی پەراوێزخرا و ئەو دادگایی لە بەغا هەیە کە پێڵن دادگای فێدراڵی دەیان دۆسی گەندەڵی بۆ کاتەوە.
ئەوەی لە عێراقا ڕاستە ڕەنگە پێچوانەی هەموو وڵاتانی ناوچەکە بێ ئەو هێزێکە ئەچێتە دەسەڵات هەڵبژاردننی دوای 4 ساڵی حکومڕانیەکەی هەڵبژاردن نەباتەوە بەڵام نایەڵن تەشکیلی حکوومەت بکە بە تایبەتی چوارچێەوەی هەمە ئاهەنگی شیعەکان بە هیچ جۆرێ لەگەڵ ئەوە نین کە سوودانی گەڕێکی تر بێتەوە بە سەرۆک وەزیران لە عێراقا بۆیە پەنا بۆ کورد و پەنا بۆ سونە ئەبا ئێستا باز لە سێگۆشەی بەرەگەکە لە قسەیەک هەیە لە ناوەندی شیعە ئەڵێت هەرێکی شیعە لەگەڵ ئەم دوو کەساتی عێراق بیل لە هاوپەیمانێتی بکاتوانێ سەری خۆیەخوا لەگەڵ حەلبوسی و لەگەڵ بارزانیە ئێستا باز لە سێگۆشەی حەلبوسی سوودانی بارزانیەکە بۆ تەشکیلی حکوومەت لە ناوەندە عێراقیەکان بە ئیدعای میدیای ناوخۆی بە پاڵپشتی ئەمەریکیەکان بەڵام ئەزمموی حەلبوسی و بارزانانی لەگەڵ هێزە شیعەکان ئەزمموی نەفرەتیە وەکو ناوەندە میدیایەکان باسەکەن ئەزممونێکی ژەهراویە بۆچی چوو بەڵام حەلبوسی تا ڕادێک دوورە لە پارتی حەلبوسی بەوەی کە ئێستا هێزی یەکەمی سونەیە و پێکاتی شیع پێویستی بە هێزێکی بە هێزی سونەکان هەیە جەنە حەلبوسی ئەم جارە تەماعی زۆری هەیە تەماعی لە سەرۆک وەزیران هەیە تەماعی لە سەرۆک کۆمار هەیە تەماعی لەوە هەیە تەنانەت دەسەڵاتی تەنفیزی بە تەواوەتی وەربگرێتەوە ئەو عەقڵێتی کە لە بەتایبەتی دوای هاتنی شەرع بۆ سەر حکم لە سووریا سونەکان ئەو قەناعەتیان بۆ دروست بۆتەوانێت کە عێراق مڵکی ئەوانە توانین عێراقیشی بەهێز دروستکەن بەدەل لە فیدراالیەت بەڵام ئەوەی کە سەرنجە مەسەلەن کورد بۆچی بەغایکی بەهێزیەوێت مەسەلەن لە عێراقا منە بینەری بەڕێز باش گوێباتە ئەم بۆ چوونەی من هێزە عێراقیەکان بەغدایکی بەهێزیانەوێت بەغدایشیانەوێت کە فدراالیەت و مەسلەی هەرێمی کوردستان و پێکاتەکانی تیا لاواز بێت بەڵام لە هەرێمی کوردستانە مەسەلەن ئەوەی کە مەسعود بارزانی باسیەکە ئەویش بەغدایشی بەهێزیەوێ بەس لە کوردستان بەغدایشی لاوازیەوێ ینی بەبەستمەوەی لە دیفاقێکی سیاسی قوڵاژین ئێمە تاکە هێزین کە نازانین چیمان لە بەغاوێ مەبەست وەکو پێکاتەیە ینی مەسەلەن نازانین ئێمە چیمانەوێ لە بەغا کاتی هەر هێزێک کە بیوە حکوومەت تەشکیل کە هەر کوتلەیشی پەرلەمانی کاتە بەهێزەکەی ئەوەیە کە عێراقیشی بەهێز دروستەکاتەوە عێراقێک کە سیادەی هەبێ کە سەروەری هەبێ هەیەک پارچەیی هەبێ کەچی لە هەرێمی کوردستان باز لەوە کرێت کە بەغدا بەبێ بەشداری ئەوان بەهێز نابێت و بە ئاراستەیەکی ترڕوا بۆیە من پێم وایە دەست بەتاڵترین پێکاتە لە کابینەی داهاتوی حکوومەتی عێراقیە کوردە بەم پەتەوازەیەکی ئێستایی بین باش ئەمە بە وەکو مەلەفێک لەوێدانێ لە چوونی کورد بۆ بەغداوە گەڕێنەوە بۆ ئەو مەلەفە بەڵام هەرێمی کوردستان لە بەردەم محکومە بە پێکێنانی کابینەی دێمی حکوومەت هەرێمی کوردستانیش ساڵێک زیاتر تێپەڕی بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا حکوومەت پێک نەهات و ئێستش جۆمان لەوە ئەبێ کە هەلومەرجەکە جیاوازە ڕەگەت پێشتر بەو دۆخەی کە ئەوان باسی بەحساب زۆر نەرم بوون پێک نەهات و ئێستا بێ کە هەلومەرج گۆڕاوە چۆن پێک بێ و حکوومەتەکان پێکهاتون و نەهاتنی لێگەچێت ینی دان و نەدانی پارتی بە هێزە سیاسەکانی دەرەوەی خۆی لێگەچێت ینی شتێکی گرنگ نییە ڕەنگە باشترین بە بۆ چوونی من باشترین شتی یەکێتی کە کردبێتی ئەوە بوو کە نەچوە ناو ئەو ئەدەبیاتی کە پارتی ئەویست حکوومەتی پێتەشکیلکە بەڵام پرسیارەکە ئەوەیە تا چەند ماوەی تر یەکێتی بەرگەیەوە ئەگرێ نەچێتە نێو ئەو حکوومەتەوە چونکە ئەمە پرسیارێکی گرنگە لە هەر ئەو خیتابەی کە بنەماڵەی بارزانی بە تایبەتی کاک مەسعود و کاک مەسعود باسیە کە لە دان و نەدانی پارتی دان و نەدانی پارتی دەلالەتی ئەوەیە ئەوان خۆیان حکوومەتی ئەوانە ینی جزئێک شتێک خێرێک ئەکەن بەشداریکردن لە حکوومەت لەسەر بنەمای خێر نییە لەسەر بنەمای ئەوەیە کە تۆ بەڕاستی لە نێو حکوومەتە هاوبەشیت ئەوەی کە بازێکرێت لە بینی مشارەکە و هاوبەشیە لە نێوی بەشداری و هاوبەشیە ئایا تۆ بەشداریان هاوبەشی ئەوانە دەڵێن ئێمە بەشداریت پێەکەین وەکو چۆن بەشداری بە پێکهاتەکانەکەن بە گروپەکەی مناقەهوەچی و بە فڵان و فیسارەکەن کەواتە ئەگەر تۆ ڕازیبی بەم جۆرە تۆش
بەشێکی لە چەپاندنی ئێرانەی تاک لە کۆمەڵگای کوردیا و لە پەخستنی پرۆسی سیاسی ئەوەی کە پێی ئەوتێ بابەتی دیموکراتیەت بۆیە گرینگە ئەم هێزانە نەچنە ژێرباری ئەوە ڕەنگە بۆ پارتی ئەم جارە قورس بێت بە تاگلایانە بەڕاری پێکێرانی حکوومەت بان ئەتوانێت پارتی حکوومەتی زۆرینە دروستکات ئەنی پارتی بەتەنیا ئەتوانێت بە سەرێستا ڕەنگە یەکێک بێ لە ئۆپشنەکانی یان یەکێک بێ لە ئەبژاردەکانی باتڵترین بۆ چوونەوەی کە پێ دوا بێ پارتی یان تەنانەت یەکێتیش ینی نەپارتی بەتەنیا توانێت حکوومەت دروستکانی یەکێتی هەست کەسێ باز لەمە بکات جگە لە درۆیکی سیاسی ناتوانێت بیکە پارتی ڕاستە ئێستا زۆرینەیە بەڵام بۆ ئێمەش هەرێمی کوردستان بۆ هەر کەسێک کە متابعی بکە دوو زۆنە یعنی زۆر بە اعتیادی ئێستا زۆنەکان مؤهلن بۆ ئەوەی کە ئیدارەی جیاوازی تیابێت کە بەواقعیش ئێستا دوو ئیداری جیاواز و دوو حکومەتی جیاواز و دوو سیاسەتی جیاوازی تایە بەڵام جیاوازیەکە لەوەیە کە پارتی دەستی بەسەر بە تەواوەتی دەستی بەسەر جومکەکانی دیبلۆماسیەت و اقتصادا گرتووە کە ئەمە کاریگەری نێگەتیفی لەسەر ئەم زۆنە دروست کردووە ئەوە بەرپرسیارەتەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە چەند دەتوانێت و ئیرادەی سیاسەکەی چەند بەهێزەکە بتوانێت ئەو بابەتی دەست بە سەراکردنی سلکی اقتصادی و دیبلۆماسیەکە لەژێر دەستی پارتیە دەتبێنە کە من پێم وایە قورسە و ئەوەی کە پارتی باز لەوە کات کە پرۆژە خزمەتگوزاریەکان لە ژێر دەسەڵاتی ئەوە زۆرە بۆ ناوچێ بگوازێتەوە چونکە لە بەردەم هێزی حکومڕان لە سلێمانی لە بەردەم ئاڵنگاریشی گەورەدایە ئاڵنگاریشکە ئەوەیە کە لەمە دووار چەند توانێت مەسەلەنەوەی کە پێی دەوترێ خزمەتگوزاری گشتی بە تایبەتی ئەوەش لە ڕێگای بەهێزکردنی سێکتەری یابووریەوە بێت چەند ئەتوانێت لەم ناوچەیە جێبەجێکات چونکە ئەمە پرسیارێکی گرنگ بوو و تاکە کاتی هەڵبژاردننی نارەکەشی بوو لە هەڵمەتی هەڵبژاردنە چەند ئەتوانێمە بگوازێتەوە بۆ زەبینەی واقع ئەبێمە چاوەڕێ بکەیت بەڵام لە ڕاستیدا هیچ تحلیلێکی سیاسی ناوێت کە پارتی ناتوانێت حکوومەتێکی یەکگرتوو دروست بکات تەنانەت بۆ زانیاری بەڕێزێت نا تورکەکان نا عێراقیەکان نا ئێرانیەکان نا ئەمریکیەکان نا ئینگلیزەکان نانوێت کورد حکوومەتێکی یەکگرتووی هەبێت خۆی زەمینەی دروستبوونی حکوومەتێ بەداخەوە کەمەیشێکە لە هەرە خراپیەکانی ئەم کۆمەلگایە بۆیە بۆ ئێمە ژۆدە دیر کەلەکەمان بۆ قوڵ کردو لە ڕێو پەرتەوازەیەوە ئێستا ئێمە تەواو هێڵەکان تەواو جیاوازن ئێستا ماڵەکان جیاوازن ئێمە دوو زۆنی جیاواز دوو ئیداری جیاواز دوو فەلسەفەی جیاوازەکە نای دوو تێگەشتی جیاوازی حکومڕانی جیابۆتەوە ئەدی تا بە هەردوو هەڵمەتی هەڵبژاردی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق تەواو ئەم هەڵمەتە توانم بڵێم خوێی کرد بە برینەکانە خەرەندی گەورەی دروست کرد لە نێوان زۆنەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەمە واقعەکە کە ڕەنگە خۆشمان ئەگەمان لی نەبێت بەڵکو فەلسەفەی تێگەیشتنی پشت هێزە حکومڕانەکان لە هەرێمی کوردستانە تەحەکومی پێوەکەن و خۆشمان ئامادەی ئەومانتیە یعنی خۆمان بۆ ئەوە ڕەخساوی زمینە سازی هەیە لە بانگەشی هەڵبژاردننی ئەنجومەن نوێنەرانی عێراقا مەسەلەن سەرۆکی حکوومەت ئەو کارتەی بەکارهێنا کە پرۆژەکانی تەنانەت ئەوەی وەزیرەکانی دیکەش بوون هەمووی هەر خۆی بوو بەوازیەی کردنەوەی ئەو پرۆژانە ئەمە برینەکەی قوڵتر نەکرد خەرەندەکەی فراوانتر نەزانی چۆنە تۆ هەموو کەسێ مافی خۆیەتی چی بەکارهێنێ هەرچەنە بەکارهێنانی حکوومەت من پێشتە وتومە ناگەڕێمەوە سەری بەکارهێنانی حکوومەت لە پرۆسی هەڵمەتی هەڵبژاردنەوە بووە داواکاری گشتی قسەی لەسەر بکەوە شتێکی زۆر ناشرینە تۆ حکوومەت بۆ بەشەوەندی خۆت بکات هەرچەنە هەر حکوومەت بۆ بە حکوومەتی بنە ماڵی سیاسی خۆ من دەمێکە وتومە حکوومەت و شت نییە ئەمە یعنی مەسەلە شتێک هەیە و ڕێکەوتۆ بەڵام دەستی وەکوتم دەستی بەسەر اقتصادەکە گیراوە بۆ بەشەوەندی سیاسی بەکارهێنرێت بەڵام بۆچی وەزیرەکانەوە نەلاوازن ینی تۆ ئەوە ئەگەێنێ کە تۆ کەسانە گەنێریتە نێو حکوومەتەوە بۆ نێو حکوومەتێک کە تۆ سوورەزانی مەسەلەن چێ سەرۆکی حکوومەتە ئەبێ کەساتێکی ئەوەنە بەهێز بێت نەهێڵێ ئەم پرۆژەیە کە لە چوار شێوەی
پلانی استراتیژی فلان وەزارەتە جێبەجێ کراوە بە مڵکی سیاسی بۆ حیزبێکی سیاسی خۆ خزمەت گوزاریەکانەوەنە زۆر نین تا وەزارەتەکان دەرەقەتی نێن و ینی بە ئارەسەیەکی ترابی بن تۆ ئەبێ ئەو گلێژ لە بەرامبەرکەی تۆ کەسایەتی وەزیرەکەش بەڕادەدا لەسەرەوەی کەچی بۆچی ئەم پرۆژەیە کە تۆ ئەیخیتە خزمەت و بەرژەوەندی گرۆپێکی سیاسی بووی نایخیتە بەرژەوەندی خزمەتکردنی گشتی کاکە گیان زۆرێک لە وەزیرەکان شاگەشکە ئەبن بە هێندێ دەربڕینی سیاسی بنەماڵە سیاسیەکان ئەمە بۆ خۆیان ینی خۆیان بۆ ئاهەلن بۆ ئەوەی کە بەشێک بن لە بەکارهێنانیان لە هەڵمەتی هەڵبشات ئەوەی وەزیری کشتتوکال باسی کردوتی من پلانی بەنداوی سماقۆڵیم دانا بوو گۆمەسپان هەموو شتەکان تەواو بوو کە چی ئفتتاحیان کرد و هەربێ مەشیانەوە بۆیان جەناوی وەزیر دەست لەکات بشێشێتەوە ینی مەسەلەنەوە کێشێکی گەورەیە تۆ خۆی دیارە ڕێگەوبان هەر جاری تریش وتومە ئێمە ئەنجومەنیی وەزیرانی بێدەنگمانەیە خەفەکراومانەیە تۆوە ئەنجومەنی وەزیرانی ئێمە شوێنی گفتوگۆ و مناقەشی جددی نەبووە شوێنی دروستکردنی بێدەنجێکی گشتی بووە هەر ئەو بێدەنجە گشتی کە لە نێو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانە پەلە چێشە بۆ نێو کۆمەلگا و کۆمەلگا باجەکەیەدا ئەنی تۆ ئەبێت ینی مەسەلەن کە پرۆژەیەکی استراتیژیە لە چوارچەوەی پلانی استراتیژی وزارەتەکە تا تۆ دەبێت مەسەلەن زمینە سازی بۆ بکەیت تۆ ئەبێت باسی بکەی پێشتر تۆ ئەبێت مەسەلەن لەو ساتە وەختی کە بانگ دانکردی بۆ ئیفتتاحەکەی ئەی بەیاننامە ئەی قسەکردن ئەی ڕاگات نەکرد ئەی سیاسەتی خۆت چ ڕۆڵێکە بینێتیە ئەو تێگەشتە بەو کاکڵە و ناوەڕۆکەی کە بینیمە لە کابینەی نوێە بە هەمان شێوەچی لە ناو کابینەیدا چ ماڵوێرانێک بۆ هەرێمی کوردستان دروستەکە ئەگەر تەنانەت یەکێتیش ڕازی بێ ئەگەر تەنانەتی حکوومەتەکەش حکوومەتێکی پێکەوەی بێت بەو فۆرم و بەو ناوەڕۆکە ئێمە جارێ بەدەل لە پێکێنانی حکوومەت فەلسفەی حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی پێهاتووە ینی مەسەلەن بەم عەقڵێتی کە پێشتر کابینێک لە دوایەکەکانی پێتەشکیل کراوە کارەساتە تۆ تەبەنی بکەی وەڵی هەر حیزبێ بچێتە نێو ئەو حکوومەتەوە بەو فەلسفە و عەقڵێتەوە زاڵمە زوڵم لە خۆی لە حیزبەکەی لە خەڵک لە خوددا لە هەموو شتێکەکە ینی مەسەلەن تۆ حکوومەتێکی لەبەر یەکەڵۆشاوە کام سێکتەری ئەم حکوومەتە بە تەندروستی ماوە تا تۆ ببی بە بەشێک لەم حکومڕانی ئەم حکومڕانیە ئیتر کۆتایی پێهاتووە مەجاالەوەی نەماوە فاتیحاشی بۆ بخوێنی حکوومەتێکە تەواو داڕماوە تۆ چۆن دەچیتە ناویەوە ئەم حکوومەتە پێویستی بە دەستکاریکردنی ئەجندای حکومڕانیەکەی هەیە پێویستی بە تەشکیلەی هەیە تەنها پێویستی بە گۆڕینی کەسەکان هەیە لە هەرێمی کوردستانە ڕەنگە لە وڵاتێکی تەندروستە کەسەکان گرنگ نەبن بەڵام لە هەرێمی کوردستانە کەسەکان کە لە نێو حکوومەتان زۆ گرنگن چکە پرۆسی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەوەندەی پرۆسەیەکی بە شەخسەنەکراوە پرۆژەیەکی سیاسی تەندروست نییە شەخص زۆر گرنگە هەنی مەسەلەن سەرۆکی حکوومەت کە کەسی یەکەمە واجهەی ئەم حکوومەتەیە فەیسی یەکەمی ئەم حکوومەتەیە پێویستە کەسێکی نەرمونیانی نیشتیمانی بێ ئەنی کەسێکی خزمەتکاری کۆمەلگا بێ و ئەو وەزیرانی ئەچنە نێو حکوومەتەوە تەشکیلەی حکوومەت دەکەن ئەبێ بەم سەقافەتە بێ حکوومەتی خەڵک بێ ئێمە هەتا بەرامجی تەشکیلی حکوومەت لەسەر بنەمای ئەوەی کە حکوومەتی خەڵکە دانە ڕژینەوە کارەساتە تۆ ببی بە بەشێکەوە وەڵی کاکە حکوومەت دەبێ باشترە ئێستا ئێمە حکوومەتمان نییە پەرلەمانمان نییە پارەمان نییە هەروە خۆیەتی هیچ شتە ناگۆڕێ مەسەلەن تۆ کۆمەڵێک کە زەنێریتە نێو حکوومەتەوە قسە ناکە بێدەنگە پرۆژەی بەناوە ئەکرێتەوە قسە ناکات من نازانم ینی ئەمانە هەبن یان نەبن چی نەبن باشترە لانی کەم ئێمە ناڵێن جەنابی فلان وەزیر و فلان کەس لە شاشەی تەلەڤیزۆنەکانەوە دەرکەوتن ینی میدیا ئیسلاحاتێکی باشترەکە باشە دکتۆریانی لێرە خۆ دەبێ حکوومەتێکمان هەبێ خۆ دەبێ بیری لێ بکەینەوە حکوومەتێکمان هەبێت بە کام حکوومەت آخر ئازی گیان دکتۆری برام مامۆستای ئەزیزم حکوومەت ئەبێ حکوومەتی نیشتیمانی بێ حکوومەتی خەڵک بێ حکوومەتی خزمەت گوزاریە و حکوومەتێکی نیشتیمانیە و سەرتاسەریە و حکوومەتی سەرتاسەری من بە ئەزموو بە بیتکردنەوەی خۆم
هەموو لە ئەو چەند ساڵسی وابوو بە 35 ساڵ لەم 35 ساڵسی چوار ساڵم حکومەتی نە حکومەتی یەکگرتوون بینیوە نە حکومەتی نیشتیمانی بینیوە نە حکومەتی خزمەتگوزارین بینیوە هیچ جۆرێک لەم مۆدێلی حکومڕانیان نەمبینیوە کە لە بەرژەوەندی خەڵکا بوو بێ ئەوەی کە هەیە و بۆ ئەدا شتگەلێکە کە لە هەموو شتێکە چێ لە حکومەت ناچی لە هەموو شتێکە چێ لە حکومەت ناچی ئەگەر شەڕەکە لەسەرەوەی و گلەیەکە لەسەرەوەی کەەوە حکومەتە پێک بێتەوە ئەم حکومەتە خراپە بەڵێ مەسەلەن دوێنێ سەرۆکی ئێستای حکومەت هەلومەرجەکان گۆڕاون و زۆر بە جددی وەری مەگدە چونکە مەسەلەن جەناوی کاک مەسعود و جەناوی کاک مەسعود هێندێ وشە فێرە بن چەند ساڵیشانەوێت تا تەرکیەکەن بۆ نمونە زۆر جار لە هەڵمەتی هەڵبژاردنە یا لە کاتی تەنگەژی سیاسیە باز لەوەکان قوبڵ ناکە ئەوە لە ئەمریکایان قوبڵ نەکردو لە رووسیا بە قسە لە ئێران و لە تورکیا تەبیعیە یعنی ئێستا فێری هەلومەرجی پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن بوو شتێکی سروشتە من یەک شت ئەڵێم سیاسەتی پارتی خوێندنەوەی سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان بە ڕوون و ڕاشکاوی ئەگەر لە کورسانوی زیژ نەبووە لە کەناڵەکانی ئەوانیش بووە هەر ئەم قسەیە ئەەکەم قودرەتی خوێندنەوەیان تا پردەیە ینی ناتوانێت لە نێو استراتیژێتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چەند ئێستا کۆڕبەندی ئاشتی و دموکراسیەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبەستێت بەڵام بۆ نمونە بەشی زۆری نەگی وابزانم زۆرینەی هێزە کوردستانەکانی باشووری بانک گەشت دەکرد ئەتو سەیری ئەمەکە باسی یەک ڕزیەکە باسی کۆڕبەندی نیشتیمانیەکە عەقڵیەتی ئەم پاتە سیاسیە بۆ لە بەغدا بەردەوام فەشەلی هێناوە واز لە سەردەمی حکومدارێتی بەعس و پێشتریش بێنە لە 2023 تا ئێستا 2025 هیچ کاتێکی سیاسی پارتی لە بەغدا سەرکەوتو نەبوو چونکە ئەزای بۆ دیژی زۆرە ئەوانڵێن ئێمە نوێنەرینەتەوەی کوردین لەبەرەوەی پارتی یعنی کورد پارتی هێلکەکانی نازانێ بخاتە سەبەتی ڕاستەوە ینی پارتی قێراعەی بۆ ڕووداوەکان کەمە هەرچەنە ناوەندی توێژینەوەی زۆرە ینی گرۆپی گەورە لە پشتیەوەیتی پارە زۆر سەرفەکە بەس قێراعەی تەنها بۆ هەرێمی کوردستان هەیە ئەویژی لە سەر بنەمای ئەو پارە و هێزە سەربازی کە لە بدەستیاتی نەک لەبەر لە ڕەهەندی خوێندنەوەیشی تەندروستی سیاسیەوە دێ یەک مووقیفی پارتیم پێ بڵێ لە بەغدا سەرکەوتوو بوو بێ تەنانەت لەگەڵ هێزە کوردیەکانیشە هەمیشە دۆڕاوە بۆ نمونە کاتێک کە کەوتۆتە ململانەی بەدەستێنانی پۆستی سەر و کۆمار لەگەڵ هێزە کوردیەکانیشە گرەوە سیاسەکەی لە بەغدا نەبدۆتەوە لە ڕووی اقتصادیەوە لە بەغدا فەشەلی هێناوە لە ڕووی سەربازیەوە خۆتان نەزانن ینی چ ڕوودا و گەلێکی سیاسی بەسەر هەرێمی سەربازی بەسەر هەرێمی کوردستانە هاتووە بۆیە ئەوە ئەنجا لە چوارچێوەی سیاسەتی ئەقلیمیشە سەرکەوتو نەبووە تەنها لەو لەحزە تاریخیانە سەرکەوتو بووە کە ئەو بۆتە بەشێک لە ئەجەندای هێزێکی دەرەشی نەگەوەی کە مەسەلەن سیاسەتی خۆی بەرهەم هێنابێ بۆ شتگەلێکی تەندروستە ئەوان باز لەوە ئەکەن ئێمە لەو لەحزانە سەرکەوتوو بووین کە بۆ نمونە بۆن و بەرامەی خیانەت هاتووە بۆ نمونە باز لەوەکەن یاگە ئێمە سوێکی ئاب نەبووە نەکان مەسعودم کام مەسعودی ئێستا بوو نە پارتیژەم هێزی ئێستا بوو لەبەرەوە پرۆسەی خیانەتکردن شتگەلێکی سروشتیە لە ئەدەبیات و لە سیاسەتە بۆیە ئەگەر بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان یەکڕزی نیشتیمانی کوردستانی ئەویست و ئیدعایە کرد و ئەوانە ئەکرا مەسەلەن هەم کۆڕبەندێک کە ناوی خۆی بەخۆیەتی کۆڕبەندی ئاشتی و دیموکراسی دەلاقەیشی بکردایەوانی بۆ گفتوگۆیەکی جددی هەرچەنە گفتوگۆی جددی من پێم وایە لەگەڵ پارتیە هیچ سەمەرێکی سیاسی نییە سەمەرەی سیاسی نییە تەنها و لەحزێ سەمەرەی سیاسیەیە کە تۆ ڕادەزەبی پرۆسی ڕادەزبوونیش پێویستی بە گفتوگۆ نییە ینی مەسەلەن ئەو جۆرە تشکیلی کە پارتی لە حکومڕانی هەرێمی کوردستانی پرۆسی تەسلیمبوونی ئێرادەی سیاسیە ئەمە پێویستی بە گفتوگۆ نییە تۆ لە ماڵی خۆشتەوە توانی ئەم شتە بکەیت بۆ نمونە یەکێتی لە کابینەی پێشووە خۆ نەچۆ گفتوگۆ بۆ حکمی ئەو کوتلە و باڵە زۆرانی کە تیا هەبوو هەمان دو شتانی بەدەستێناوە کە ئێستا پارتی بۆی پێشنیاسەکە ینی پرۆسەی خۆڕادەستکردنی سیاسی ئەمە من بە نەزەری من پێویستی بە مفاوەزات نییە ئەتوانێ ینی مەسەلەن هێزێکی تر
داوای ئەم پۆستوشتانە لە پارتی بکە بە مەرجێ هێزی عسکەری و ئاسایش و ئەوانەی لە بندەستا بووە من هیچ گومانێکم نییە کە ئەو پۆستانیدا بێگومان بڵێ باش بەڵام پارتی 1 ملیۆن زیاتر دەنجی هێناوە ینی متمانەی خەڵکی پرسیارە بەجێیە باشە و لە بەغدا وەکو سەرۆکی حکوومەت وتی یان جێگری دومی سەرۆکی پارتی وتی ئەوان مەسەلەن ئێستا هێزی دووەمن وەکو حزب شانسی هیچ لە عێراقەوە نییە معلوماتە غەڵەتە بەس شانسی پارتی هێزانی چیە بەرامبەرەکانی لاواسە خوێندنەوەی جددی بۆ ناکات ملیۆن دەنگ لەکوێ پرسیارێکی زۆر لۆژیکیە بەنی مەسەلە ئەگەر ئێمە پارێزگاکانی کورد بە کەرکووک و سلەیمانی و هەڵەبجە و هەولێر و دوهۆک حساب بکەین پارتی لەکوێی ئەم پارێزگانە یەکەم بووە ینی مەسەلەن لە 9 ملیۆن دەنگی لە دوهۆک هێناوە من ئەوە هێناوێتی چۆنە چۆنیە ئەوە لەوانەیە پرسگەلێکی تر بێ ینی لەو شوێنانەی کە کورد پێویستی بە دەنگی پارتی و پارتی کەمینەیە پارتی لە نینەوە دەنگی هێناوە لەبەرەوە عەرەب بەشداری پرۆسەی دەنگدانی نەکردووەکو پێویست بەشداری نەکردووە بەعکسەوە ئێستا بەشێکی زۆر لە خوێنەوارەکانی ناوپارتی پیانوەوە دۆڕاوی گەورەی هەڵبژاردن بە بلیۆن دەنگ نییە بەوەی کە تۆ زۆرەی لەو ناوچانەی کە پێویستە قەبارەی جەماوەری تیابێت تۆ پاشەکشەی گەورەت کردووە ینی وا بزانم لە دەڤەری سلەیمانی و کەرکووک هەژنۆ لە قیپاتی دموکراتی کوردستانەیە لە سنووری هەژنۆ لە قاتۆ توانیتە 3 کورسی ببیتەوە کەەوە قەبارەیەکی ئەجگار بچووکە اینجا باز لەوە ئەکەنەڵێن بۆ نمونە ئەگەر بەهات باە بۆ لە ئاستی عێراقا کورسی لە سنووری هەرێمی کوردستان 30,000 بۆ 32,000 دەنگی پێویست بووە ڕاستە ئەمە ڕاستە بەڵام لە چ کاتێکە ئەمە ڕاستە ئەڵێ ئەگەر ئێمە 1,100,000 و ئەوەنە هەزار دەنگمان هەیە نزیکەی 100 کورسیمانە بێت کاکە گیان تۆ بۆچی خەڵک خەڵەتێنی ئەگەر عەرەبەکان بە مەفهومەی تۆ بەشداری کە عێراق قەبارەی خەڵک لە عێراقاش ڕێژەی دانیشتوان گەیشتوتە 46 ملیۆن خۆکەواتە تۆ باز لەوەکەیت بە ملیۆنی دەنگەوە نەهێناوە ئەی باشە ئەگەر بەهات باە لە بەغدا و لە بەسڕا و لە میسان و لە نەجەف و کەربەلا بەشداری خەڵک زۆر بووە قەبارەکەی تۆ بەم جۆرە ئەبوو ینی قەبارەی هەرێمی کوردستان ینی ئەمە مەکیازێکی مێدیاییە و بەردەوام لە میدیا بەرامبەرەکانیان چاوسکردنەوەی پێ بابەتێکی دیکە هەیە کە ئەگەر حکوومەتی زۆرینە پێکنیان لایەنەکان نێنە پێشەوە بۆ هەلو مەرجە تازەوە هەڵبژاردن دووبارە کرێتەوە وەکەوەی کاڵێن ئێمە 1 ملیۆنمان هێناوە جارە کورسی زۆرە هێنین و پێویستمان بەیەکێتی لا بە حکوومەت پێگەین ئەمە هەڵبژاردن دووبارەکردنەوەیەتی ینی مەسەلەن شتێکیان فڕێداوە بڕوامەکە ئەوە بێت وەکوتم زۆر جار ئەمانە تەبیعی ئەم دەربڕینانە کەفوکوڵی دوای هەڵبژاردنیشمانێ چۆن تای هەڵبژاردنمان هەیە کەفوکوڵی دوای هەڵبژاردنیشمانەیە ئەم کەفوکوڵە ماوەیشتر کبە بێتوانێت ینی شتێکی سروشتیە هەڵبژاردن دووبارە بێتەوە یا دووبارە دەبێتەوە قەبارەی هێزەکان بەم جۆرەیە مشکلەیەکی گەورە لە ڕووی جۆپۆلۆتیکیەوە لە هەرێمی کوردستان هەیە دوو زۆنی دابەشبوو هەیە 100 جاری تر هەڵبژاردن بکە حکوومەت پێویستە بەو شێوەیە تەشکیل بێ کە واقعی ئەم دوو زۆنەی خوازێ ئەمە نقطە سەری دێر پەیوەندی بەوە نییە تۆ حەزەکەی 70 کورسیشی هەبێ ینی قەبارە واقعەکە بەم جۆرە دابش بووە تۆ ئەبێت تەفەهومی ئەم واقع بکەیت اللهم ئەگە گۆڕانکاریەکی گەورە ڕووبا لە عێراقا جا چووکە هێندێ لەوانی کە ڕاوە بۆ سیاسەتی پارتیەکە باز لەوەکەن کە هەمیشە پارتی خەونێکی هەیە بە خەونەکەشی بریتە لە ڕووخانی عێراق و ئێران بەیەکەوە چۆن لە شەڕی ئیسرائیل ئێرانە خەریب و قورب بکا بەسەر ئەم میلەتە داماوە خۆمان حاڵمان جوانە لەسەر بەمبنای ئەم خەونە سیاسی کە ئەشێ ڕووبە واریدیشە هەموو گۆڕانکاریەک لە ناوچەکە ڕووبە بە تایبەتی لە سای سیاسەتی ترەمپە عێراق یەکێکە لەو شوێنانەی کە ئامادەیە بۆ گۆڕانکاری گەورە ئەوە نازانم ئەگەر لە سایی ئەو گۆڕانکاریانە چیەتە پێشەوە چونکە ئەجێندای ترامپ بۆ بچووکردنەوە هەرچەند خۆ عێراقێکی بەسەریچەوە نەماوە ئەنی ئێمە گلەیی لە ماڵی خۆمانەکەی ماڵی عێراق ماڵێکی تەواو وێرانە سیادەی نەماوە تۆ باسی خۆ دەکەی بەس باسی خۆ دەکەی زیاتر بەدەست بێنی ترامپ ئەو عێراقی پێشووی ناوێ
لاواستر و خراپتر و نزیکتر لە خۆیەوێ ئەبێ ئەوە بزانی ڕەنگە گۆڕانکاری ڕووبات یعنی مەسەلەن ناتوانم ئەو بە دەقیقی بڵم شتگەلی زۆر گەورە لە عێراق ڕووەدا بەڵام لەسەر ئەم ڕوانگە سیاسیەوەیە کە پێی وایە هەڵبژاردن دووبارە کرێتەوە لە سایی ئەو گۆڕانکاریە گەورڕاونیە و کاتە لە حاڵەتی ئەخر مەسلەی ئەوەیە کە پارتی ئێستا مەسەلەن خۆی ئامادەکە بۆ سوێشی ئابێژی تر چونکە ئەگە سێری میدیای سێری میدیا مخابڕاتیەکەی بکەی باز لەوە ئەکات کە ئەمریکیەکان کۆمەڵێ ئەوەی پیان وایە بەڕێی مقاومەیە لە خەزالیەوە دەست پێەکات تاک ئەکاتە هێزە حکومڕانەکان لە سلەیمانی لە یەک بەراوێ ناکە ئەمە ئامادەکردنیشی میدیاییە بۆچی بۆ ئەوەی کە گورزی سەربازی چوزانم هێندێ ڕووداوگەل ڕوو بدا لە ناوچەکە کە کاریگەری لەسەر باڵانسی هێسە بێ لە هەرێمی کوردستانە ئەو ئامادەکاریە مخابراتی و ئەمنیانەش کە پارتی پشتیوانێکی گەورەی لێکات کە پێم وایە خەڵکی کوردستان زەرەرێکی گەورە کە ڕوبەڕووی شەڕێکی نەگریسمانەکاتەوە کە پارتی ئامادەی تیا هەیە ئامادەی تیا هەیە بۆ شەڕە و پێشم وایە ئەوەم شەڕە بە هەر چۆنێ بێ بیکڕێت یعنی شەڕێکە ئەگەر هەوڵ متابعە بکەی بۆ وانەی کە ئەهلی متابعەن بە ئاسانی لێوارەکانی ئەم شەڕا بینین دەرگایم شەڕە خواست بڵێ خواستەکە ینی تۆ بێ زمینە سازی بۆ ئەکرێ دکتۆر بابەتێکی تر هەیە مەسەلەن هاتنی جەنەڕاڵ کۆبانێ بۆ بەڕێز عەبدی بۆ کۆڕبەندەکە و دەرکەوتنی لەگەڵ بارزانەکە وا وێنایەکەن مەسەلەن مێدیاکانیان کە ئەمە تاوا وێنەی کووردە لە سێ پارچە مەسەلەن بەڕێز عوسمان بایدەمیر لەوێ بوو بەڕێز کۆبانێ لەوێ بوو لەگەڵ ئەو بەرپرسانی بنەماڵی بارزانانی مەسەلەن ئەمە ئەکرێ بڵین تعبیرە لە کورد خۆی جێگای ئومێدێکی زۆرە مەسەلەن سەرکەوتنی سیاسەتی کورد لە ڕۆژاوە مەزلوم عەبدیش سیاسێکی پێگەیشتووە باسی پێگەیشتووە لەوەی کە باسی لەوە کرد کە ئەویش دەزانێت کە ئیدارەدانی هەرێمی کوردستان دوو ئیدارەی جیاوازە کە باسی لەوە کرد سلەیمانی و هەولێر لە 15 ساڵی ڕابردووە پاڵپشتی سیاسەتەکانی ئەو پرۆژەی سەرخستنی ئیدارەی خۆسەریان کردووە دیدگای سیاسیەکەی دیدگایکی تەندروست بوو تەوافقی زۆری تیا بوو و تێگەشتەکانی لە شوێنی خۆیان بوو ڕاقی بوو لە ئاستی ڕاقی سیاسی بێگومان دەلالەتی پێگەشتێکی سیاسی گەورەیە لە خۆراوە کە جگای دەستخۆشیە بۆ چوونەکانی عوسمان بایدەمیریش وەکو هەمیشە متحەمیس و نیشتیمانیانە و پیشاندانی یەک سۆڕەتی نیشتیمانی لەوێدا بەس پێ دەچێت ینی مەسەلەن نەزاندا بێت یان وا تێنەگەێندا بێت کە مەسەلەن تەنها پارتی نوێنەرایەتی کورد ناکە لە باشووری کوردستان دەکرا مەسەلەن هەندێک بۆچوونی سیاسی تر تەرەح بکرایە تۆ یەکێ لەوانەی کە بەشداری ئەو کۆڕبەندەی کە دۆ پانێڵی هەبوایە باز لەوە بکرێ ئەو پرسیارە بوو ڕژێنێ بۆچی ئەم هێزانە لە دەرەوەی ئەم کۆڕبەندە هەچەند گرنگیش نییە من پێم وایە پرسیارەکەی جەنابیشت نەبوو بکرێ بۆچی چکە کۆڕبەندانە تەبیعیە مەسەلەن پارە بدە و کۆڕبەند بکە ینی ئەوە شتێکی بەس لە دیمەنەکەی ئەوە ناکردنی کە کورد لە هەرێمی کوردستان پارتی دموکراتی کوردستان بەردەوام دیعایەوە کاکە ئەو واجهەی کوردایەتە لە باشووری کوردستان هێزەکانی دیکە نین حتا هەندێک لە لایەنگرانی یەکێتیش لە سۆشیال میدیا نووسن ئەڵێن ئێمە بەتاڕمان لەسەر داخرا ئێمە ڕوبەڕووی گیان هەڕەشە بووینەوە کەچی ئێستا بۆن ڕەنگە ئەمە لە دیوە سیاسەکەیە جێ دڵخۆشی بێ زۆر بەڵامکەم قەنەعەت پێکردنی پارتیە و دانپێدانانێتی بە ژەنەڕاڵ کۆبانێ و بۆ واقعەیەک دیفاکتۆی کە لە ڕۆژاوا هەیە ژەنەڕاڵ عەبدی و ئیدارەکەی و خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستان قوربانیەکی زۆریان چەشتووە داخستنی سنوور و ئەو مەرزانەی کە سەرچاوی گواستنەوەی هاوکاری بووم بۆ خۆراوی کوردستان پارتی کەمی پێ نەکردووە ڕەنگە بۆ ئیدارەی خۆسەری و بۆ سیاسەتی ئەوان ئەمە هەنگاویشی گرنگ بێ ئەبێ ئێمە لیان بگەڕین ئەوان سەرکەوتوو بوون لە ئیدارەدانی خۆیان و لە سیاسەتیشە ئەم شتانە واریدە ینی مەسەلەن
چەند جارێکیش لە هەرێمی کوردستانە شتانە ڕوویاوە بەس هیوادارم ینی هیوادارم پاتی ڕازگۆ بێ کە من قەناعەتم بەوە نییە نەکتسم هەیە یەقینم هەیە کە ڕازگۆ نییە ینی مەسەلەن لە هەمیشە لەم ڕەفتارانەی لە پشتەوە ڕەنگە شتگەلی تر ڕوو بدات. ئەگەر تۆ لە سیاسەتکردن لەگەڵ پاتیە یەقینت بەوە هەبێت کە بە تەواوەتی سیمای کوربوون و پرۆسەی کوردایەتی بە ئەرەستە تەندروستەکە بە بەڕێوە ئەوە پێم وایە کەوتوتە هەڵی سیاسی گەورەوە. ئایا ئەم ئیدعاەیە کە ئەردۆغانەوێت هێزەکانی سووریای دیموکرات لە بەتاک خرسەی ئەم چەمکە بکە تاک بە تاک لە ناو سوپای سووریا بتوێنێتەوە سەرکردەکانی بکات بە بەشێکی لاواز لە نێو پرۆسە سەربازەکەی حکوومەتەکەی ئەحمەد شەرعە ئەگە بەشێک بێ لەمە جەندایە من مەتەچیدارە من پێم وایە عەقڵیەتی سیاسی مەزڵوم عەبدی و ئیدارەی خۆسەری لە خۆراوای کوردستان زۆر حەکیم و گەورەترن لەوەی کە بکەونە نێو ئەجەندایەکی دژمنکارانەوە چونکە لەم ماوەی ڕووخانی حکوومەتی ئەساد کە نزیکە بێتەوە لە ساڵێک تقریباً 20 ڕۆژی ماوە 19 ڕۆژی ماوە بۆ ساڵێک کە تێپەڕێ لەو گێژاوە سەربازی و ئەمنیان نەجاتیان بوو بێت گرانە بکەوێتە ناو ئەو گێژاوادێ هێچا خۆیمە چیمانەوێت ئێمە ینی مەسەلەن سیاسەتێکی نەرم ئیدارەیەکی حکومڕانی نیشتیمانیانی کوردانی خزمەتکارانەمانەوێت لە هەچ کەسێ بیکە پاڵپشتی بێگومان کەواتە بەڕێز دکتۆر بابینەوە ئەم ماڵە لێکترازاوی هەرێمی کوردستان بەو فۆرمە بەو تێگەیشتنە بەوە لە بەغدا ئەتوانێت چی بەدەست بێنێ بە تایبەتی ئێمە ئێستا لە چەند ساڵی ڕابردوودا هەموو شەڕەکەمان لەسەر ئەوە بکە بەس موچە بێت وەزارەتێکی سیادی و دوو وەزارەتی خزمەت وزاری دەستی بەتاڵ لەوێ بێگومان ئەنی چی بەدەستێنێ سیاسەتی حکوومەتی عێراقیە گۆڕێ مثلەن مادەی 140 جێبەجێەکات فدرالیەت وەکو خۆی ئەچەسپێنێ قوارەی دەستوری جێبەجێەکە کەرکووک و ناوچە دابڕێراوەکانە ئەجێرێتەوە ژێر دەسەڵاتی هەرێم سیاسەتی نەوت باشەکە سیاسەتی دەرگای فدرالی بەرامبەر بە هەرێمی کوردستان باشەکە بێگومان جگەل لەوەی دووسێ کەسی ترە بێ بە وەزیر و دوو دەستی بەتاڵ ئێمە لەگەڵ بەغدا گرەو لەسەر ئەسوی تۆپیوەکەی ئێمە لە بەغا هیچمان دەست ناکەوێت هیچمان دەست ئەمە خۆ شتێکی سروشەکان خۆڵایی استراتیژیمان لەوەیە خۆزگای بیتوانە ینی مەسەلەن ئەگەر بتوانڕە ئێمە لە بەغدا زمانی اقتصادێکی باشمان بۆ خەڵکی کوردستان لە چوارچەوەی بودجە و موچە بکردایە و لە سیاسەتی دەرەوە نوێنەراتێکی ڕاستەقینەمان بکردایە لە ڕووی سیاسی و سەربازی و دانپیانانی گەورەترمانە بووە خۆ ئێمە ڕاستە لە ڕووی واقعوانێ و بەشێکی لە حکوومەتی فدرالی بەڵام حکوومەتی فدرالی نەتۆ نە هەرێمی کوردستان چەندی پەیوەندی بە خۆمانەوە بە لێکترازاویە و چەندیش بە عەقڵێتی ئەوانەوە هەیە ڕەنگە زۆرینی خۆمان بین ئێمە خۆمان ئێمە سەرتا زۆر بەهێز بووین لە بەغا بەڵام لاوازی سیاسەتی ئێمە لە گەڵ بەغایە تێنەگەیشتن لەوەی کە لە بەشێکین لە حکوومەتی فدرالی گەاندینی بەم ئاستە خراپەی کە هێشتا چاوەڕێی موچە بووجێ ئازیز گیان تۆ چەند 4-5 ساڵە لەگەڵ حکوومەتی سوودانی لە کێشایی بەڵام سوودانی 48 ساعت دوایی هەڵبژاردن تۆ بانگشتیەکەی 4 ساڵە دەهۆڵێکی خراپە کوتی بەرامبەر بە تەیف سایمی بەڵام پێشوازیەکی شاهانەی لەکەی و تەنان لەژێر لێەوە وعدیەوەشیاوە کە هەفتەی داهاتوو موچەی مانگی نۆ ئێمەوە لە 20 نۆڤەمبەرای تازە باس لە مانگی نۆەکەین ئێمە خۆمان توانامان بۆ دروستکردنی سیاسەتێکی تەندروست ئەوەیە کە ئەڵێ کارتەکان سوتاون بێگومان ئێمە تاقی کراوینەتەوە لەگەڵ بەغای تاقی کراوینەتەوە ناتوانیشت بەدەست بێنیت ئاگەن تاکەشتێک ئەگەر لە بەغا بەدەستی بێن یەک تاکەش بۆ ساڵی 2026 موچە بە سەلیمی بگاتە دەست خەڵکی کوردستان ئەمە دەستکەوتێکی گەورەیە خەڵک خەونی کوربوونی بەرامبەر بەغا لە دەستداوە تۆ سێری ئەو شەپۆلە گەورەیە کە لە سۆشال میدیا باز لەوە ئەکرێت
کە ئێمە چیمان ناوە لەم سەرێشە سیاسی و ململانیانە ئێمە ژیانێکی باش و گرفانێکی گەر بوو کولێرەی گەرممانەوێت کە نییە کە سەرچاوی بڕینەکەی چەند حکومەتی بەغات دوو هێندە خراپی حکومڕانی تو ئەو خراپی سیاسەتی ئیدارەدانی نەوت و مەلەفی ئابوووریە لەگەڵ حکومەتی بەغایە. ئێستا باز لەوە ئەگرێن ئەڵێن کە خەریکە خۆیان تێشیە دەنەوە ئەڵێن ئێمە حکومەتی عێراقی ئێمە 658 ملیارەیە 668 ملیارە دێرین بۆ بەغا بۆ 980 ملیاری پێویستە بەڵێ بڵێ ئەوە سەرەتای ئەوەیە تەقولبابە بۆ تێکدانی ئەو ڕێکەوتنە خراپەی کە هەیە ینی بۆ ڕێکەوتنە بەشێکی بوو بۆ مهاتنی موچە بەڵێ بڵێ بڵێ خۆ بەشەکەی ئەوە لە دەرگادانە تەقولبابە بۆی کە ئیتر سەرەتایەکە بۆی ئیتر پاشەکشە بکەن یان شتێکی تر بێنە پێشەوە من نەگمەن هیچ هاوڵاتی لە هەرێمی کوردستانە دڵنیان نییە لەوەی کە پەیوەندیەکانی نێوان بەغا و هەرێمی کوردستان باشە بێت چکە هیچ هێزیەک کە تەشکیلی حکومە دەگات لە بەغا لەسەر بنەمای دەستور و ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ هەرێمە ناچێتە چوارچێوە ئەگەر کورد بە ماڵێکی تۆکمەوە بچێت باشترە ئەنی تۆ ئەتوانی مەسەلەن بە کوتلێکی بەهێز دەرکەوی بەڵام ئەوان ئەزانن کە ئێمە هەرگیز یەکگرتو نابین هەرگیز یەکگرتو نابین تاکە هێزی لە هەڵبژاردننی عێراقا هیچ هاوپەیمانێتێکمان نەبوو. کەواتە چۆن زمینە سازی بۆ دوو زۆنی ئەکرێ و دوو ئیدارەدان ئەکرێ ئەو هەش زمینە سازی کراوە بۆ لاواز دەرکەوتن لە بەڵێ بەڵێ ینی ئێمە هێزێکین وەکوتم لە بەغا تاقی کراوینەتەوە قەبارەی قودسایی ئێمە نزیک بۆتەوە لە سفر هێزێکی تاقی کراوین کاریگەری ئۆتۆمان نییە لەسەر خەریتی سیاسی عێراق ینی مەسەلەگە بپرسی ئایا حکوومەت بەبێ کول لە بەغا تشکیلەکرێ بێگومان بێگومان بە بێگومان حکومەت تشکیلەکرێ ینی مەسەلەن تۆ لە کابینێکی وزارێ سێ وزارەتت هەیە ئەو وزارەتانەشت پێ ئەدرێ واتە تۆ چۆن لە هەرێمی کوردستانە باز لەوە کەم هێزە سیاسەکانی دەرەوە پارتی شەریکی ڕاستەقینەی حکومڕانینی بە هەمان شێوەش کول لە بەغدا شەریکی ڕاستەقینەی حکومەت نییە بەشداری پێئەکرێت لە چەند پۆستێکی دیاریکراوە کە ئیسفادەکەی تەنها بۆ وانەیە کە پۆستە وزارێکەکان لە بەغدا وەرەگرن دەنا خەڵکی تر جگە لە نەهامەتی چنی بەگشتی گەشتبینی یان ڕەشبین وڵای وەرەوێ گەشتبین وڵات دوعای خێرەکەین انشەڵڵا بەشک و خوا دەرگای خێر بکاتەوە لەسەر ئەم میلەتە ینی بۆ چوونەکانی ئێمە ڕاست دەرنەچێت ینی ئەوەی کە گرینگە خێری گشتیە ئەوەی کە گرینگە گرفانی خەڵک و مەسلحەتە گشتیەکەیە هیوادارین باش بێتەوە هیواداری ینی ئەو گۆڕانکاریە جەوهریانەی کە بەڵێنە لە عێراق و لە کوردستان ڕووبا لە بەرژەوەندی خەڵکە ڕووبا بەڵام پێویستە هێزە سیاسەکانی سیاسەتێکی بەهێز و ڕەسەن بکەن ئێمە تەنها فێر دەبین گلەی لە هێزێکی دیاریکراوکەین بێ گلەی لە هەمومان بکەین کە ناتوانین حەکیمانە ڕەشیدانە بە بەهێزی سیاسەتێکی تەندروستکەی وامان لێ هاتووە هەمومان لە هەر شوێنێک لە کوردستان لە نێو سۆشیال میدیا لە کەناڵەکانی ڕاگەاندنە بەداوام گلەی بکەین ئەم گلەیانە من ڕەنگە شۆڤەی دۆخەکە ئەکەم ڕاهەندەکانی ڕوو بەڵام بۆ خەڵکی کوردستان پێویستە ئێمە هاونیشتیمانیانمان لەم سەرێشە قوڵ و بەداوامە دەربهێنی وڵی گوناحێکی گەورەیە ینی ماندووکردنی خەڵک و بارگرانیەکەی تاوانێکی ئینسانی ئاینی ئەخلاقی هێچگار گەورەیە بێگومان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد میرە مامۆستای زانکۆ سپاس بۆ جەناب سەر و ڕۆژنامەنووسەکەم لێکردەوە دەست خۆش بێت سپاس زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامامان پێشکەشکردن ئێوەش ئەمانەتی خوای گەورە بن هەمووان دوعای خێر بۆ کوردستانێکی خۆشگوزەران و ئارام و سەقامجی بکەین خواتان لەگەڵ